لە دوای لەدەستدانی مووسڵ و ناوچەکانی دیکە چەکدارانی تیرۆریستی داعش ڕویان کردووەتە سنووری دەریاچەی حەمرین و ڕۆژئاوای ناحیەیی قەرەتەپا. ئەوەی لەرێدا پرسیارە ئاخۆ چەکدارانی تیرۆریستی داعش چۆن و کەی و لەکوێوە هاتوونەتە سنوورەکە. بەپێی زانیاری هەواڵگری تایبەت کە دەستی کەناڵی گەلی کوردستان کەوتووە کەوا چەکدارانی تیرۆریستی داعش بە تایبەت شەوانە لە حەویجەوە دێنە سەر ڕێگای کەرکوک بەغدا و لە نێوان ناحیەکانی سلێمانبەگ و مەفتول دەپەڕێنەوە بۆ سنووری دەریاچەی حەمرین. ئەمە لە کاتێکدا ئەو سنوورە دەکەوێتە ژێر دەسەڵاتی سوپای عێراق و چەکدارانی حشدی شعبی. فەرماندەکانی پێشمەرگە سوپای عێراق و چەکدارانی حشدی شعبیان ئاگدار کردووەتەوە لە هاتوچۆی تیرۆریستانی داعش. لێرەشەوە لە منتیقەی نەدا و لە منتیقەی کۆباشی و لە منتیقەی سعدیە و ڕەبیعەی ئۆمانەوە ئێستا مەفارزەکانی داعش ڕوو لە زیادکردنەکە و لەم ناوچانەی خۆشمان بینین لە ڕێگەی خەتەفکردنی هاوڵاتی و نانەوەی بۆ ئەمانەوە ئێستا جمهوریان دەستی پێکردەوە. ناوچەیەکی فراوانە توان بڵێم سنووری حەمرین زیاتر لە 100 کیلۆمتر درێژەکەیەتی و لە هەندێک شوێن 15 بۆ 20 بۆ 25 کیلۆمتر ئەڕوا ئەمانە نە بە سوپای عێراق پڕەکرێتەوە نە بە هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەیکا ئێستا پاراستن و قایمکردنی سەنگەرەکانی خۆیەتی کە ئەو ناوچانەی بە دەستی هێناوە بە خوێنی پێشمەرگە بە ماندوونی پێشمەرگە بیپارێزێ. پێشمەرگە و ئاسایش و دەستگا ئەمنیەکان هەماهەنگی تەواویان هەیە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. هەر بۆیە زۆر جار ئۆپەراسیۆن و کێوماڵکردن پێکەوە ئەنجام دەدەن. کارێوەتانێک داعش لە شوێنەکانی تری مووسڵ شکستیان هێنا و گەڕانەوە بۆم سنوورانە. ئەم سنوورە شوێنێکی بەرفراوانە، پێشتریش قاعدە لێرە جێگیر بووە، شوێنی بڵێن کۆنی خۆیانە و لەم شوێنێکی بەرفراوانە و ئاوی لەسرە، دەریاچەی لەسرە. بۆیە ئەمە ئۆپراسیۆنانەش ئێمە ئەنجامێدەین لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بۆ بەرگریکردن بۆ ئەوەی زیاتر تەشەنە نەسێنن بەرەو سنووری هەرێمی کوردستان. ئەم دیمەنانەی ئۆپەراسیۆن و کێوماڵی پێشمەرگە لەسەر دەریاچەی حەمرین و ناوچەی تبج و گوندەکانی قەرەتەپا هێمایەکی ڕوونە لەوەی پێشمەرگە ماڵ و سەنگەری خۆی قایم کردووە و ئاگداری دراوسێکانێتی. فراوانی ناوچەکە و بوونی دەریاچەی حەمرین وای کردووەکەوە چەکدارانی تیرۆریستی داعش جموجەڵەکانیان لە خوارەوەی قەرەتەپە و گوندەکان دەست پێ کردووە. لەگەڵ ئەوەشدا پێشمەرگە بەردەوامە لە ئەرکی پاراستنی هاوڵاتیان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، سنووری دەریاچەی حەمرین.